وەختێک کە دەستمانە بەم پرۆژەیە تقریبا نزیک بە 2 ساڵەوە پێشکات ئەمە یەکەمی جیاوازەیەکە کە ئەم ڕێکخراوە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی کا هەیبووە یەکەم شدەوەیە کە ئەمەمان تەجاوز کردووە ئێمە نەکە تەنیا لە ئاسی کوردستانە بەڵکو لە ئاسی سەرتاسەری عێراقا کۆنگرەیەکمان گرتووە سێ هەفتە لەمە پێش لە کۆنگرەکەمانە زیاتر لە نوێنەری 22 شار لە عێراقەوە تیا کۆبووەتەوە ئەڵێن کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری پەیامی ئێمە ئەوەیە کە هەرچی ئەو کێشە و ناڕزایەتیانی ناو کۆمەلگەی عێراق و کوردستان هەیە لە دوو ئاسا پێکەوە گرێدراوە یەکەم جار ئەوەیە کە لە ئاسی سەرتاسەری عێراق لە ڕابردووی خۆیان نەبووە ئەم کەسایەتیانی کە لەوێ بەژاریکردن نخبەیەک و کارکتەرێکی جیاوازی ناو خەبات و تێکۆشانی توێژە جیاوازەکانی کوردستان بوون کە لە ڕاستیە کاریگەریان نوفوسیان هەبوو لە ناو ئەو کۆمەڵگەیە ئێستا ئێمە لەگەڵ موقعیتێکە ئەم موقعیتە پەیوەندی بە بارودۆخی سیاسی منتەقەکەەوە هەیە کە ڕەنگە دوای هەفتەیەکی کە ئاڵوگۆڕی سیاسی لە منتەقەکەی ئێمە جۆرێکی کەبێ حتا بەرەوشی کوردستان بگرێتەوە بەرەوشی هەموو سەرتاسەری عێراق بگرێتەوە جا جۆری ئامادەبوونی ئێمە و من نەخشە و پلانی ئێمە بۆ وەڵامدانەوە بە هەموو ئەم گەرانە یعنی ئێمە ڕێکخراوێکنین لەسەر ئەساسیەوەی قشێ توێژێکی ژنێکی تایبەتیە بێ نقابەی کرێکاری نین سندیکانی ڕێکخراوی ژنان نین ڕێکخراوی گەنجان نین بەڵام لە زۆرەکان ڕێکخراوی هەمویانین